ئەمە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 9 جانیڤەری 2025 تان پێشکەش دەکەین. سەرەڕای هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی هەزاران کەس بۆ پاراستنی بەنداوی تەشرین گەیشتنە سەر بەنداوی تەشرین و وەک قەڵغانی زیندوو بە پێداگیری و بوێریەوە لەسەر بەنداوەکە ئیشگیریان دەست پێ کرد لە کانتۆنەکانی تەبقا و ڕەقا و جەزیرەوە گەل بۆ شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و پێشگیریکردن لە شەڕوانانی قەسەدا چوونە بەنداوی تەشرین. کاروانی ئۆتۆمۆبیلەکانی گەل لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیەوە ڕاستەوخۆ بافڕۆکەی بێفڕۆکەوان و چەکی قورس کرانە ئامانج و لە ئەنجامدا 5 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 15 تریش بریندار بوون. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی بۆ سەر بەنداوی تەشرین و گوندەکانی باشووری ڕۆژهەڵاتی منبەج ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. با پێی ڕاگەیاندراوەکەی هەسەدا پێشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە دەوڵەتی تورکی داگیرکەر با پێشەنگایەتی فڕۆکەی شەڕ و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشێکی چڕی کردوێتە سەر گوندەکانی عەلوش و تەلعەریش، هەروەها گردی سریاتر لە دەوروبەری بەنداوی تەشرین کە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی منبەجەوە. هەروەها هەسەدا ئەوەشی خستووەتە ڕوو کە لە ئەنجامی شەڕی نێوان شەڕوانان و چەتەکاندا دەیان چەتە کوژراون و ئەوە پشڕاست کراوەتەوە. بینینی تەرمی ئەوەی کا پشڕاست کراوەتەوە بینینی تەرمی 37 چەتە بووە، ئەمە جیا لە برینداربوونی 4 چەتەی دیکە بووە. هەروەها تانکێک و 4 ئۆتۆمۆبیلی سەربازی چەتەکان تێک شکێنراون و گورز لە 3 ئۆتۆمۆبیل لە جۆری BMB وەشێنراوە. هەر با گوێرەی ڕاگەیاندراوەکە شەڕوانانی هەسەدا لا نزیک گردی سریاتل بۆ سەیاندانەوە و چەندین چەتە کوژراون. هەسەدا ئاماژەی بۆش کردووە پێکدادانەکان تا کاژمێر 5 ئێوارە بەردەوام بوون و تەرمی چەتەکان باهۆی گورزی قورسی شەڕوانانەوە لە ناو گۆڕەپانەکاندا کەوتبوون و چەتەکانیان دەتوانێت تەرمەکان هەڵبگرنەوە. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا ڕایگەیاند ڕێککەوتنێک لا نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دەسەڵاتی نوێ لە دیمەشق هەیە بۆ ڕەتکردنەوەی هەر پرۆژەیەکی دابەشکاری کە هەڕەشە لە یەکڕێزی وڵاتەکە بکات. مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک سەبارەت با کۆبوونەوەیان لەگەڵ دەسەڵاتی نوێی سووریا و ڕێککەوتنیان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە لە کۆتایی مانگی ڕابردوو سەرکردایەتیان لەگەڵ دەسەڵاتی نوێی سووریا لە دیمەشق کۆبوونەوەیەکی ئەرێنیان ئەنجامداوە کە لەو ماوەیەدا باسییان لە بەهێزکردنی یەکێتی خاکی سووریا کردووە و ڕێککەوتون و کۆک بوون لەسەر ئەوەی یەکگرتووی خاکی سووریا ئامانجێکی هاوبەش بێت، هەروەها هەر پرۆژەیەک ڕەت بکەنەوە کە هەڕەشە لا یەکڕێزی بکات و گفتوگۆش لەسەر قۆناغی داهاتووی دوای ڕووخانی ڕژەیمی ئەسەد و چۆنیەتی پێشخستنی سووریا دەکەن. مەزلوم عەبدی جەخت لە پاڵپشتی ئیدارەی نوێ لە دیمەشق دەکاتەوە و هەروەها جەخت لەسەر گرنگی ئەم سەقامگیریە دەکاتەوە بە مەبەستی ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ گفتوگۆی بنیازنەری سووریا و باسلا پێویستی دەستێوەردانی حکوومەتی سووریا بۆ ئاگربەست لە سەرتاسەری وڵات دەکات. لە 30 کانونی یەکەمی ساڵی ڕابردوو شاندێکی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ ئەحمەد شەرع سەرۆکی ئیدارەی نوێی سووریا کۆبوونەوە و ئەمەش یەکەم دانوستاندنە لە نێوان هەردوو لار لە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەدەوە. هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا دیمەنی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی بایرەکداری تورکیان لە بەنداوی تەشرین بڵاو کردەوە. جێیاماژەی شەوی ڕابردوو هێزەکانی سووریای دیموکراتیک ڕایانگەیان لەسەر بەنداوی تەشرین فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی بایرەکداری جۆری TB2یان
خستۆتە خوارەوە و دیمەنەکەشیان بڵاو کردوێتەوە هەر بە گوێرەی ڕاگەیاندراوەکەی هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمە چوارمین فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکا کە لە ماوەی مانگێکدا خراوەتە خوارەوە. تەرمی شەروانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە عەلی حەبەش بە ناسناوی تۆڵە هەڵدان عەگید و عەلی چیچەک محەممەد حوسێن و هەروەها شەروانی هێزەکانی سووریای دیموکراتیک جان ئافرین بە ناوی ماهیر عومەر کە لە بەرخۆدانی بەنداوی تەشکیل لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورکدا شەهید بوو لە گۆڕستانی شەهیدانی بەرخۆدانی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە بە خاک سپێردران. لە مەراسیمەکەدا بەڕێوەبەری هێزەکانی پاراستنی کۆمەڵگەی هەپەجە فەهمی حەمدی سڵاوی لە بەرخۆدانی شەروانانی بەنداوی تەشرین کرد و بەڕێوەبەری ئەنجومەنی سەربازی حەلەب شاهین حەلەب ئاماژەی بۆ کرد کە هێرشەکانی دەوڵەتی تورک بە ئامانجی قڕکردنی کوردانە. هەروەها لە مەراسیمەکەدا برای شەهید جان ئافرین فەرهاد عومەر قسەی کرد و وتی لە سایەی هێزەکانمانەوە کە لە تۆنێلەکانەوە شەڕ دەکەن لێرەین و دەبێت پشتگیری شەڕوانەکانمان بکەین و لە لای ئەوان بین. لە کۆتایی مەراسیمەکەدا ناسنامی شەهیدان خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵەکانیان کرا. ئەنجومەنی کۆمەڵەی ژنانی زنوبیا سەبارەت بە شەهیدبوونی بەڕێوەبەرێکیان لە هێرشەکەی دوێنێ دەوڵەتی داگیرکەری تورکدا ڕایانگەیان کەرام ئەحمەد شەهابی ئەلحەمەد لە ئەنجامی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک بۆ سەرکاروانی ئۆتۆمۆبیلی گەل کە بەرەو بەنداوی تەشرین دەچوون شەهید بووە. هەروەها ئەنجومەنی ژنانی زنوبیا باسی لەوەش کردووە هەزاران کەس لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ پاراستنی بەنداوی تەشرین و بە ئامانجی دژایەتی کردنی شەڕ ڕوویان کردە بەنداوی تەشرین. دەوڵەتی داگیرکەری تورک هێرشێکی درندانی کردە سەر کاروانەکە و بەهۆیەوە هاوڵاتی سڤیل شەهید و بریندار بوون و ئەمە نیشانەی درەندەیی و ئامانجا قیزاونەکانی دەوڵەتی تورکا. لا کۆتاییشدا ڕایانگەیان پانگەواز لە تەواوی ژنانی ئازادی خواز دەکەین کە شەهید بوونی کەرەم پانگەوازەکە بۆ تەواوی ژنان و دەبێت بەرامبەر ستەم دەنگ هەڵبرن. چالاکی دانیشتنی کوردستانیان لە شاری جنێڤی سوئیسرا بۆ ئازادی ڕێبەرۆجەلان کە لە 25 کانونی دووەمی ساڵی 2021ەوە بەردەوامە لە پێش نوێنەرایەتی نەتەوەی گرتووەکان ئەم هەفتەیەش بەردەوام بوو. لە چالاکی ئەم هەفتەیەدا شەهیدانی پاریس یادکرانەوە و بانگەوازی بەشدارکردن لە ڕێپێوانی 11 کانونی دووەم لە پاریس کرا. لە چالاکیەکەدا لە کەسێتی یەکێک لە فەرماندەکانی پەکەکە سەکینە جانسز هەروەها فیدان دۆغان و هەروەها لەیلا شایلەمیز بوو هەروەها شەهیدانی ساڵی 2023 بە خولەکێک ڕێزگرتن یادکرانەوە. وتەبێژی ژنانی کوردی سوئیسرا یێژەکە سوئیسرا سڵاوی لە 4 ساڵ یادی چالاکیەکە کردو. ببورن ئاماژەی بۆ کرد کامێژووی دەوڵەتی تورک پڕە لە کۆمەڵکوژی و بەم کۆمەڵکوژیانە پارادایمی ئازادی ژنان بە ئامانج دەگرن. هەروەها بانگەوازیشی لا ڕوونکردنەوەی کۆمەڵکوژیەکانی پاریس کردو و ڕایانگەیان تاوەکو ئەم کۆمەڵکوژیانە ڕوون نەکرێتەوە دەوڵەتی فەرەنسا هاوکاری کۆمەڵکوژیەکەیە و سەرەتا وەک ژنانی کورد کوردستانیان و دۆستانیان لە چالاکی ناوەندی پاریس جێبگرن و بانگەواز لە هەموو کەسێک دەکەین کە لە 11 کانونی دووم بڕژێنە پاریس و لێپرسینەوە لە بکوژەکان بکەن. هەروەها کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆما و بابۆنەی ساڵیادی کۆمەڵکوژیەکانی پاریس لە یادی تەواوی ڕایگشتی و کوردستان ڕایان گەیاند ببورن دوو کۆمەڵکوژی درڕندانەکە لە پاریسی پایتەختی فەڕەنسا لەلایەن هەواڵگری دەوڵەتی تورک لە دژی وڵات پارێز و پێشەنگەکانی گەلی کورد بەڕێوەچوو لە یادی تەواوی ڕایگشتی کوردستانیان و جیهاندا ماوەتەوە. کۆماوڕێ دەگەێنێت ئەم دوو کۆمەڵکوژیە کە بەردەوامی قڕکردنی بە نەفرەتێکی مەزنەوە
شەرمەزار دەکەین و شەهیدانمان لا دڵەوە یاد دەکەینەوە. هەروەها ڕایانگەیاندووە کە شەرمەزارکردنی هاوکار و بکوژانی قڕکەر و یادکردنەوەی شەهیدان بەلای ئێمەوە بەسنیە و بانگاواز کە لە وڵات پارێزەکەمان بە تایبەت بنەماڵی شەهیدان دەکەن بە پێی توانەکانیان لێپرسینەوە لە دوژمنانی کورد و مرۆڤایەتی بکەن. باپێی زانیاریەکان بڕیارە ئەمڕۆ شاندیەنەکە کە پێک دێت لە ڕێواز فایق و ئامانج ڕەحیم و شاڵا و جەمال لەگەڵ شاندێکی پارتی لە شاری هەولێر کۆ ببنەوە. شاندی پارتیش بریتین لە پشتیوان سادق ئومید سەباح و دڵشاد شەهاب لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەسەر پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم دەکرێت. هاوکات بە پێی زانیاریەکان هەفتەی داهاتوو شاندی دانوستانکاری یەنەکە بە سەرۆکایەتی قوبات تاڵبانی لەگەڵ شاندێکی پەدەکە بە سەرۆکایەتی هۆشیار زێباری کۆ دەبنەوە. ئەوە لە کاتێکدایە لە ڕۆژی 20 مانگی دەی 2024ەوە کە هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو تا ئێستا حکوومەتی هەرێم پێک نەهاتووە. ئەفشین حوسێن پەناهی زیندانی سیاسی پێشوو و برای ڕامین حوسێن پەناهی زیندانی لا سێدارە دراوی کورد لە شاری سنە و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. هێزە ئەمنیەکان ئەفشین حوسێن پەناهیان بە بێمۆڵەتی یاسایی و لە شوێنی کارەکەی لە شاری سنە دەست بەسەر کردووە. ئەم هێزانە پاش هەڵکوتانە سەر ماڵەکەی هەل لەم شارەدا و ماڵەکەیشیان پشکنیوە. تا ئێستا لەسەر شوێنی ڕاگرتن و تۆمەتەکانی سەر ئەفشین حوسێن پەناهی زانیاریەک بەردەست نەکەوتووە و جێی ئاماژەیە ڕامین حوسێن پەناهی برای ئەفشین حوسێن پەناهی ڕۆژی 8 سەپتەمبری ساڵی 2018 لە زیندانی ڕەژای شەهری کەرج لە سێدارە درا. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەرشاد بن. عزیزی گل نارمه سور گله ورمشه لباغ گل زاره